سڵاوتان لێبێ خۆشەویستان. بیهێنە بەرچاوت لە ناوەڕاستی بیابانێکی وشک و گەرمدا لە نێو دۆڵێکی بێ ئاو و گیا کە بە شاخی ڕەش و گەورە دەورە دراوە. ملیۆنان مرۆڤ لە سەرانسەری گۆی زەویەوە کۆبوونەتەوە بە جۆرەها ڕنگ، جۆرەها زمان و جۆرەها ڕەگەز و چین و توێژەوە. لە پاشایەکی دەوڵەمەند و خاوەندە سەڵاتەوە بگرە تا دەگاتە هەژارترین کرێکاری سەر ئەم زەویە. هەمویان یەک زۆر پۆشاکی سپیان پۆشیوە و بە یەک ئاراستە دەسوڕێنەوە. هەمویان چاویان بڕیوەتە یەک خاڵی دیاری کراوە. دەنگەکان تێکەڵ دەبن، فرمێسکەکان بەسەر ڕوومەتەکاندا دێنە خوارەوە و دەستەکان لەرزۆکانە درێژ دەکرێن. بەڵام بۆ کوێ؟ لێرەدا لە یەکێک لە گۆشەکانی ئەو خانە بچووکە چوارگۆشەی کە پێی دەوترێت کەعبە شتێک هەیە کە هەموو ئەو قەرەباڵغیە دەوری داوە. ئەگەر زۆر نزیک ببیتەوە چوار شێوەیەکی زیوی بریقەدار دەبینیت کە شێوەی وەکو چاوێکی گەورە وایە. لە ناوەندی ئەو چوار شێوەیەدا شتێک هەیە کە ڕەنگە سەیرترین و پیرۆسترین و پڕ نهێنی ترین تەن بێت لەسەر ڕووی زەوی. بەردێکی ڕەش. بەڵێ، تەنها بەردێکی ڕەش کە بۆنی میسک و عەمبەری لێدێت. بەڵام با کەمێک بوەستین و بە قوڵی بیر بکەینەوە. ئایا بەڕاستی ئەمە تەنها بەردێکە؟ بۆچی مرۆڤەکان ئامادەن گیانی خۆیان بخەنە مەترسیەوە، پاڵ بە یەکترەوە بنێن و تەنانەت لە ناو ئەو پاڵە پەست و ترسناکەدا بپلیشێنەوە تەنها بۆ ئەوەی یەک چرکە یاخود تەنها بۆ ئەوەی یەک سات پەنجەیان بەر ڕووی ئەم بەردە بکەوێ؟ بۆچی سەرکردەکان، زانایان و کەسایەتی هەرە گەورەکانی مێژوو کاتێک دەگەنە بەردەم ئەم پارچە بەردە دەستبەرداری هەموو لووتبەرزی و غڕوورێکیان دەبن، سەریان دادەخەن، دەگرین و ماچی دەکەن؟ ئەگەر پێت وابێت ئەمە تەنها پارچە بەردێکی ئاساییە کە سەدان ساڵ لەمە و بەر لە یەکێک لە شاخەکانی دەوروبەری مەککە وەک چیای ئەبوو قوبەی زیان حەڕا داتاشراوە و هێنراوەتە ئەوێ بۆ ئەوەی ببێتە نیشانەیەک بۆ تەوافکردن، ئەوە با بە ڕاشکاوی پێت بڵێم تۆ زۆر هەڵیت. چیرۆکی ئەم بەردە زۆر لەوە قوڵترە، مەترسی دارتر و سەرسوڕهێنەرترە کە بتوانیت تەنانەت خەیاڵیشی بۆ بکەی. ئەمڕۆ دەمانەوێت ئەو پەردە ئەستورە لا بدەین کە هەزاران ساڵە بەسەر ئەم نهێنیەدا کێشراوە. دەمانەوێت پێکەوە گەشتێک بکەین، نەک تەنها گەشتێک لە نێو لاپەڕا تۆز لێ نیشتووەکانی مێژوودا، بەڵکو گەشتێک بۆ دەرەوەی سنوورەکانی زەوی و گەردوون. ئایا هەرگیز بیرت لەوە کردوتەوە کە ئەم بەردە لە بنەڕەتدا ڕەش نەبووە؟ باوەڕ دەکەی ئەگەر پێت بڵێم ئەم بەردە لە سەردەمێکی زوودا لە شیری تازە سپیتر و درەوشاوەتر بووە؟ باشە ئەگەر وایە چی وای لێ کردووە ببێتە ئەم پارچە غەڵوزە ڕەشە تاریکە؟ ئایا گوناه و تاوانی مرۆڤەکان ڕەنگیان گۆڕیوە یان ڕووداوێکی تری شاراوە هەیە؟ ئەیسی دەڵێیت ئەگەر پێت بڵێم لە سەدەکانی ناوەڕاستدا ئەم بەردە ڕفێنراوە؟ بەڵێ، بە بەرچاوی هەزاران کەسەوە ڕفێنراوە و خوێنی بۆ ڕژاوە. بۆ ماوەی 22 ساڵ شوێنەواری نەماوە و کەس نەیزانیوە لەکوێیە. ئایا ئەو بەردەی ئەمڕۆ ماچ دەکرێت هەمان ئەو بەردە ڕاستەقینەیە یان پارچەیەکی ساختەیە؟ با کەمێکش لە سۆزداری دوور بکەوینەوە و بە چاوی زانستەوە سەیری بکەین. زانایانی سەردەم و توێژەرانی بواری جیۆلۆزی لە ڕۆژ ئاوا چی دەڵێن؟ بۆچی تا ئێستاش گومانیان هەیە کە ئەم بەردە هەر سەر بە هەساری زەوی بێت؟ ئایا دەکرێت نەیزەکێک بێت لە قوڵای گردوونەوە یان پارچەیەک بێت لە ڕەهەندێکی ترەوە؟ وە لە هەمووی ترسناکتر و سەرسوڕهێنەرتر ئەو دەنگۆیە چییە کە دەڵێت ئەم بەردە تەنها تەنێکی بێگیان نییە، بەڵکو دەوترێت لە ڕۆژی دواییدا دوو چاو زمانێکی بۆ دروست دەکرێت و دەست دەکات بە قسەکردن؟ ئایا دەکرێت بەرد بژێت و شایەتی بدات؟ ئەگەر وایە شایەتی لەسەر کێ دەدات و چی دەڵێت؟ بەڕێزم، ئامادە بە، چونکە ئەوەی ئەمڕۆ لەم راپۆرتەدا دەیبیستیت ڕەنگە بۆ هەمیشە تێڕوانین و تێگەیشتنت بۆ ئەو بەردە ڕەشە بگۆڕێت. هیچ شتێک وەکو ئەوە نییە کە دەیبینیت. پشوویەک بدە و قاوەکەت یان چایەکەت بهێنە، بە باشی پاڵ بدەرەوە و با پێکەوە دەرگای سیرترین و مەزنترین چیرۆکی مێژووی مرۆڤایەتی بکەینەوە. گەشتەکەمان دەستی پێکرد. بۆ ئەوەی لە ڕاستی ئەم بەردە تێبگەین نابێت 100 ساڵ یان 1000 ساڵ بگەڕێینەوە بۆ دواوە. نەخێر، پێویستە لاپەڕەکانی کات بە تەواوی هەڵبدەینەوە و بگەڕێینەوە بۆ خاڵی سفر، بۆ ئەو سەردەمەی کە هێشتا مرۆڤایەتی لەسەر ئەم زەویە بوونی نەبووە. بگەڕینەوە بۆ ئەو کاتەی کە باپیری گەورەمان ئادەم سەلامی خوای لێبێت هێشتا لە نێو باخچەکانی بەهەشتدا دەژیا. پێدەچێت ئەمە وەک چیرۆکێکی ئەفسانەی بێتە بەرگوێت. بەڵام بۆ زیاتر لە ملیارێک و نیو موسڵمان لە جیهاندا
ئەمە حەقیقەتێکی ڕەهایە کە لە ڕێگەی فەرموودە و دەقە پیرۆزەکانەوە پشتڕاست کراوەتەوە. کاتێک ئادەم و حەوا ئەو هەڵە مێژوویەیان کرد و لە دارەکەیان خوارد کە لێیان قەدەغە کرابوو، بڕیاری ئیلاهی درا کە دەبێت دابەزنە سەرزەوی. بهێنە بەرچاوت ئادەم لەو هەموو ڕووناکی و جوانی و ئارامی بەهەشتەوە لە پڕخۆی لەسەر زەویەکی تاریک و وشک و پڕ لە مەترسی دەبینێتەوە. هەستێکی گەورەی نامۆی و تەنیایی باڵی بەسەردا کێشا بوو. دڵی پڕ بوو لە پەژارە بۆ لە دەستدانی ئەو نیشتیمانە ڕاستەقینەی کە لێوەی هاتووە. لێرەدا بەپێی گێڕانەوە ئیسلامیەکان بەزەی خوای گەورە بەسەر ئادەمدا دەڕژێت بۆ ئەوەی دڵی ئارام بکاتەوە شتێکی پێ ببەخشێت کە بۆنی بەهەشت و یادگاریەکانی ئەوی پێوە بێت پەروەردگار پارچەیەک لە بەهەشت دەنێرێتە خوارەوە بۆ سەرزەوی. بەڵێ ڕێک وەکوی بیستت پارچەیەک لە ڕەهەندێکی ترەوە لە جیهانێکی ترەوە هاتە ناو جیهانی فیزیکی ئێمەوە. ئەو پارچەیە بریتی بوو لەو بەردەی کە ئەمڕۆ بە بەردە ڕەشەکە دەناسرێت. بەڵام لێرەدا نهێنیە گەورەکە دەست پێ دەکات. ئایا دەزانیت کاتێک ئەو بەردە لە ئاسمانەوە هاتە خوارەوە بە هیچ شێوەیەک ڕەش نەبوو؟ پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خودای لەسەر بێت لە فەرمودەیەکی زۆر بەناوبانگدا پەردە لەسەر ئەم حەقیقەتە سەرسوڕهێنەرە هەڵدەداتەوە و دەفەرموێت بەردە ڕەشەکە لە بەهەشتەوە دابەزیوە و لە شیری تازە سپیتر بوو و لە هەندێک گێڕانەوەی تردا هاتووە کە یاقوتێک بووە لە یاقوتەکانی بەهەشت و ئەوەندە درەوشاوە و پرشنگدار بووە ئەگەر خوای گەورە ڕووناکەکەی کەم نەکردایەتەوە ئەوە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای ڕووناک دەکردەوە. ئێستا پرسیارێکی زۆر لۆژیکی لە مێشکتدا دروست دەبێت. باشە ئەگەر ئەو بەردە لە بەفر و لە شیر سپیتر بووە، ئەگەر یاقوتێکی درەوشاوی پڕ لە ڕووناکی بووە، چی وای لێ کردووە ببێتە ئەم پارچە بەردە ڕەشە تاریکەی کە ئەمڕۆ دەیبینین؟ ئایا ئاگر سوتاندێتی یان بۆ یاخ کراوە یان بە تێپەڕبوونی کات کارلێکی کیمیایی کردووە؟ وڵامەکە زۆر لەوە قوڵتر و تاریکترە کە پێشبینی دەکەی. وڵامەکە من و تۆین. وڵامەکە مرۆڤەکان خۆیانن. بە بەردەوامی بە فەرمودەکەی پێغەمبەر بدەین. لە کۆتایی فەرمودەکەدا دەڵێت بەڵام تاوانی نەوەکانی ئادەم ڕەشی کردووە. بیهێنە بەرچاوت بە درێژایی هەزاران ساڵ ملیۆنان مرۆڤ هاتوون و دەستیان لەم بەردەداوە. لە سەردەمی نەفامی پێش ئیسلامدا کەسانی خوێن ڕێژ و تاوانباران و بتپەرستان دەستیان لێدەدا. ئەم بەردا وەکو ئیسفەنجێک وا بووە، نەک ئەو بەڵکو گوناه و تاوان و وزە نەرێنیە تاریکەکانی مرۆڤەکانی هەڵمژیوە. هەر تاوانێک هەر دڵڕەقیەک هەر ستەمێک کە مرۆڤەکان کردویانە پەڵەیەکی ڕەشی لەسەر ئەم یاقوتە سپیە دروست کردووە تا کارگەیشتە ئەوەی ڕووناکەکەی بە تەواوەتی کوژاوەتەوە و گۆڕاوە بۆ ڕەشترین و تاریکترین ڕنگ. ئەمە تەنها گۆڕانکاریەکی فیزیکی نییە، بەڵکو پەیامێکی فەلسەفی و ڕۆحی زۆر مەترسیدارە. ئەگەر تاوانی مرۆڤەکان بتوانێت بەردێکی بەهەشتی کە لە شیر سپیترە بکاتە غەڵوزێکی تاریک، دەبێت ئەو تاوانانە چی لە دڵ و ڕوحی مرۆڤەکان خۆیان بکات. باوکە ئادەم مرد، نەوەکانی زۆر بوون، بەردەکە لەسەر زەوی مایەوە و وردە وردە ڕەنگی بەرەو تاریکی دەسوو. بەڵام کاتێک گەیشتینە سەردەمی پێغەمبەر نوح، گەورەترین کارەساتی مێژووی زەوی ڕوویدا. لافاوە گەورەکە، ئەو لافاوەی کەسیای داپۆشی و هەموو نیشانەکانی سەر زەوی سڕیەوە. باشە لەو کاتەدا کە هەموو زەوی بوو بە ژێر ئاوەوە، کەعبە و بەردە ڕەشەکە چیان لێ هات؟ ئایا بەردەکە ئاو بردبووی یان لە قوڕولی تاودا ون ببوو؟ با پێت بڵێم ئەوەی لەو کاتەدا ڕوویدا یەکێکە لە موعجیزە سەرسوڕهێنەرەکانی مێژوو. چۆن پارێزرا و چۆن دوای چەندین سەدا کەوتە دەست پێغەمبەر ئیبراهیم. ئەو نهێنیەیە کە لە بەشی داهاتوودا پەردەی لەسەردا دەدەین. ئەو نهێنیەیە کە ئێستا پەردەی لەسەر لا دەدەین. زەوی نقوم دەبێت، ئەو لە ئاسمانەوە وەکو ڕووبار دێتە خوارەوە و لە قوڵایی زەویشەوە سەر چاوەکان دەقوڵنەوە. شەپۆلەکان هێندە بەرزن وەک چیا دەردەکەون. ئەمە کۆتایی جیهان نییە، بەڵکو سەردەمی پێغەمبەر نوحە سەلامی خوای لێبێ. لافاوە گەورەکە هەموو شتێکی سەر ڕووی زەوی داپۆشیوە. شارەکان و دارستانەکان و سیاکان هەمووی بوونەتە ژێر ئاوێکی بێ سنوورەوە. تەنها یەک کەشتی نەبێت کە لەسەر شەپۆلەکان ماوەتەوە. لێرەدا لە نێوان ئەم کارەساتە گەورەیەدا با مێشکمان بگەڕێتەوە بۆ ئەو دۆڵە بێدەنگەی مەککە. پرسیارێکی زۆر گرنگ و لۆژیکی یەخەمان دەگرێت.
باشە ئەگەر لافاوەکە هەموو زەوی گرت بێتەوە ئەی چی بەسەر کەعبە و بەردەڕەشەکەدا هات؟ ئایا شەپۆلەکان بەردەکەیان ڕاماڵی بۆ قوڵایی زەریاکان و بۆ هەمیشە ون بوو یان لە ژێر چینە ئەستورەکانی قوڕ و لیتەدا نێژرا؟ بەپێی گێڕانەوە مێژوویەکان و دەقە ئیسلامیەکان لەم ساتە مەترسیدارەدا موعجیزەیەکی گەورە ڕوویدا. کاتێک ئاوەکە دەستی کرد بە بەرزبوونەوە فەرمانی ئیلاهی هات، خانەی کەعبە ئەو بینایی کە لەو کاتەدا هەبوو هەڵگیرا بۆ ئاسمان. بەڵام بەردەڕەشەکە چی لێ هات؟ خوای گەورە کە خاوەنی ئەم گردونەیە پاراستنی ئەم بەردە بەهەشتیەی نەسپارد بە مرۆڤەکان، نەیسپارد بە مەلائیکەتەکان، بەڵکو سپاردی بە شاخێک. بەڵێ چیا گەورەکەی تەنیژ مەککا کە پێی دەوترێت چیای ئەبوو قوبەیس. دەوترێت شاخەکە قەڵشتی بردووە و وەکو سندوقێکی پۆڵاین بەردەڕەشەکەی لە باوەش گرتووە و داخراوەتەوە بەسەریدا، وەک دایکێک کە مناڵەکەی لە باوەش دەگرێت بۆ ئەوەی لە مەترسی بیپارێزێت. بەردەڕەشەکە بۆ سەدان و ڕەنگە هەزاران ساڵ لەو تاریکیانەی ناودڵی شاخەکەدا مایەوە وەکو ئامانەتێک. چاوەڕێی ئەو ڕۆژەی دەکرد کە پیاوێکی گەورە بێت و جارێکی تر دەربهێنرێتەوە بۆ ڕووناکی. با خێرا بەناو کاتدا بڕۆین دەگەینە سەردەمێکی تر، گەرمایەکی سوتێنەر لە بیابانی مەککە. دوو پیاو بە جلوبەرگێکی سادەوە کە ئارەقا بە ناوچەوانیاندا دێتە خوارەوە خەریکی هەڵگرتنی بەردی قورسن. ئەوان پێغەمبەر ئیبراهیم و کوڕەکەی ئیسماعیلن سەلامی خۆیان لێبێت. خوای گەورە فەرمانی پێکردوون کە خانەی کەعبە لەسەر هەمان بناغە کۆنەکەی دروست بکەنەوە. کارەکە زۆر قورسە. ئیسماعیل بەردەهێنێت و ئیبراهیم دەیچێنێت. دیوارەکان وردە وردە بەرز دەبنەوە. کاتێک دەگەنە خاڵێکی دیاریکراو لە گۆشەی ڕۆژهەڵاتی کەعبە، ئیبراهیم دەوەستێت، هەست دەکات شتێک کەمە. سەیرێکی ئیسماعیلی کوڕی دەکات و پێی دەڵێت، کوڕم بڕۆ بەردێکم بۆ بهێنە لێرە دای بنێم بۆ ئەوی ببێتە نیشانەیەک بۆ خەڵک تا بزانن تەواف لەکوێوە دەست پێ بکەن. ئیسماعیل گەنجێکی گوێڕایەڵ بوو، بەناو چیاکانی مەککەدا دەگەڕێت، چەندین بەردی گەورە و جوان دەهێنێت. بەڵام هەر جارێک ئیبراهیم سەیری دەکات دەڵێت نەخێر، شتێکی ترم دەوێت، بەردێکی جیاوازترم دەوێت. لەو ساتەدا کە ئیسماعیل هیلاک بووە و دەگەڕێتەوە لای باوکی، سەرسام دەبێت، دەبینێت بەردێکی زۆر سەیر و جیاواز لە دەستی ئیبراهیمدایە و لە شوێنەکەی خۆی دایناوە، بەردێک کە لە هیچ بەردێکی تری ئەو بیابانە ناچێت. ئیسماعیل بەسەر سوورمانەوە دەپرسێت، باوکە ئەم بەردەت لەکوێ بوو؟ کێ ئەمەی بۆ هێنایت؟ ئیبراهیم وەڵام دەداتەوە، ئەوەی بۆی هێنام پێویستی بە تۆ نییە، جوبرائیل بۆی هێنام. بەڵێ فریشتە جوبرائیل هاتە خوارەوە و چیای ئەبوو قوبەیس ئەو ئەمانەتەی کە هەزاران ساڵ بوو هەڵی گرتبوو ڕادەستی جوبرائیلی کرد. بەردەڕەشەکە گەڕایەوە شوێنی ڕاستەقینەی خۆی، بوو بە ئەو خاڵی کە بۆ هەمیشە تا کۆتایی جیهان دەبێتە خاڵی دەستپێک و کۆتایی گەشتە ڕۆحەکەی ملیۆنان مرۆڤ بە دەوری ماڵی خوددادا. لەم ساتەوە بەردەڕەشەکە بوو بە دڵی مەککە، بوو بە مڵکی پیرۆزی هەموو ئەو خەڵکانەی کە دەهاتن بۆ حەجکردن. خەڵکی بە چاوی ڕێزێکی بێسنوورەوە سەیریان دەکرد. بەڵام مرۆڤەکان هەمیشە مەیلیان بۆ ململانێ هەیە، تەنانەت ئەگەر لەسەر پیرۆسترین شتیش بێت. چەند سەدەیەک دوای ئیبراهیم کاتێک عەرەبەکان بە تەواوی نوقمی بتپەرستی و شانازی هۆزایەتی ببوون، ڕووداوێک ڕوویدا کە خەریک بوو مەککە بکاتە دەریایەک لە خوێن. کەعبە پێویستی بە نۆژەنکردنەوە هەبوو، بەڵام کاتێک گەیشتنە کاتی دانانەوەی بەردەڕەشەکە لە شوێنی خۆی، کێشە گەورەکە دروست بوو. کام هۆز ئەو شەرەفە گەورەی پێدەدرێت کە دەست بداتە ئەم بەردە پیرۆزە و لە شوێنی خۆی دای بنێت. هۆزەکان شمشێرەکانیان کێشە، خوێنیان خستە ناو جامەوە و پەیمانی مەرگیاندا کە ناهێڵن هیچ هۆزێکی تر ئەو شەرەفەیان لێ ببا. شەڕێکی ناوخۆیی وێرانکەر لەسەر لێواری تەقینەوە بوو، بەردێک کە لە بەهەشتەوە بۆ ئاشتی و ڕەحمەت هاتبووە خوارەوە، خەریک بوو ببێتە هۆکاری گەورەترین کۆمەڵکوژی لە مێژووی عەرەبدا. بەڵام لە ناوەندی ئەم ئاژاوەیەدا گەنجێک پەیدا بوو، گەنجێک کە هێشتا نەبووبووە پێغەمبەر، بەڵام بە یەک بیرۆکەی سادە و بلیمەتانە نەک تەنها کۆتایی بەڕشتنی خوێن هێنا، بەڵکو مێژووی گۆڕی. ئەو گەنجە کێ بوو؟ وە چۆن پارچە قوماشێکی سادە بوو بە ڕزگارکەری مەککە؟ ئەوەی لە بەشی داهاتوودا دەیبیسیت
چیرۆکێکی پڕ لە داناییە کە ڕەنگە زۆر بەمان پێویستمان بە فێربوونی بێت. ئێستاش با باسی بکەین. مەککە 5 ساڵ پێش ئەوەی پەیامی ئیسلام بێتە خوارەوە، ئەو شارەی کە بەردەوام ناوەندی بازرگانی و ئاشتی بوو، ئێستا لەسەر لێواری گەورەترین جەنگی ناوخۆییە. کەعبە بەهۆی لافاوێکی گەورەوە کە لە چیاکانەوە هاتبووە خوارەوە زیانێکی زۆری بەرکەوت بوو. هۆزەکانی قوڕەیش سەرڕای ناکۆکیەکانیان بڕیاریاندا پێکەوە بینای کەعبە نۆژەن بکەنەوە. هەموو شتێک بە باشی بەڕێوە دەچوو تا ئەو کاتەی گەیشتنە یەک خاڵی دیاری کراو، گەیشتنە گۆشی ڕۆژهەڵات، ئەو شوێنەی کە دەبێت بەردە ڕەشەکەی تێدا دابنرێتەوە. لێرەدا کارەکان وەستان بێ دەنگێکی قورس باڵی بەسەر مەککەدا کێشە، پاشان زریانی تووڕەیی دەستی پێکرد. هەر هۆزێک لە هۆزەکانی قوڕەیش دەیویست ئەو شەرەفە گەورەیە تەنها بۆ خۆی بێت. دانانەوەی بەردەڕەشەکە بە مانای باڵادەستی دەسەڵات و سەروەری دەهات بەسەر تەواوی عەرەبدا. هیچ هۆزێک ئامادە نەبوو پاشەکشە بکات. ململانەکە هێندە توند بوو، کارگەیشتە ئەوەی چەند هۆزێک وەکو بەنی عەبدودار و بەنی عەدی جامێک پڕ لە خوێنیان هێنایە ناوەڕاستی گۆڕەپانەکەوە، دەستیان خستە ناو خوێنەکەوە و پەیمانی مەرگیاندا. لە مێژووی عەرەبدا بەمە دەوترێت پەیمانی خوێن ڕێژان، واتە یان ئێمە بەردەکە دادەنین یان لێرەدا تا کۆتایی دڵۆپی خوێنمان دەجەنگین و کەعبە دەکەینە گۆڕستان. 4 بۆ 5 ڕۆژ تێپەڕی کارکردن لە کەعبە وەستا. خەڵکی مەککە دەستیان لەسەر دڵی خۆیان دانابوو. شمشێرەکان ئامادە بوون، تەنها چاوەڕی یەک بچووکترین جوڵە بوون بۆ ئەوەی جەنگەکە دەست پێ بکات. ئایا دەکرێت پیرۆستترین شوێنی سەرزەوی ببێتە گۆمی خوێن؟ ئایا بەردەڕەشەکە دەبێتە هۆکاری لە ناوچوونی قوڕەیش؟ لە ناوەڕاستی ئەم بێ ئومێدیەدا پیرترین و داناترین پیاوی قوڕەیش کە ناوی ئەبوو ئومەیەی کوڕی موغەیرە بوو، پیژنیارێکی سلمێنەری خستە ڕوو. وتی: ئەی خەڵکینە، با شەڕ نەکەین، با ڕێک بکەوین لەسەر ئەوەی یەکەم کەس کە لەم دەروازەیەوە دێتە ژوورەوە بیکەینە دادوەر لە نێوانماندا، ئەو بڕیار بدات کێ بەردەکە دابنێت. لەبەر ئەوەی هەمویان لە جەنگ دەترسان، بە ناساری بەم پێشنیارە ڕازی بوون. هەموو چاوەکان بڕانە دەروازەکە. کێ دەبێتە ڕزگارکەر یان کێ دەبێتە هۆکاری هەڵگیرساندنی جەنگەکە؟ ئەگەر پیاوێک لە هۆزێکی دیاریکرا و بێتە ژوورەوە، بێگومان لایەنگری هۆزەکەی خۆی دەکات و ئەوانی تر قبوڵی ناکەن. دڵەکان لە لێدان کەوتبوون. لەپڕ تارمایی پیاوێک لە دەروازەکەەوە دەرکەوت. پیاوێک بە هەنگاوی هێمن بە متمانە بەخۆبوون و بە ڕوخسارێکی پڕ لە نور و ئارامیەوە بەرەو ڕوویان دەهات. گەنجێک بوو تەمەنی تەنها 35 ساڵ بوو. کاتێک هۆزەکان ڕوخساریان بینی، هەمویان پێکەوە بە یەک دەنگ وەک ئەوەی سحرێک ئارامی کرد بنەوە هاواریان کرد: ئەمە ئەمینداری ڕاستگۆیە، ئەمە ئەمینە، بە بڕیارێکی ڕازین، ئەمە موحەممەدە. بەڵێ، موحەممەدی کوڕی عەبدوڵڵا درودی خودای لەسەر بێت. کاتێک چیرۆکەکەیان بۆ گێڕایەوە کێشەکەیان پێیوت، ئەو هیچ لایەنگریەکی نەکرد، تووڕە نەبوو و بە پەلا بڕیاری نەدا، بەڵکو داوای شتێکی زۆر سەیری کرد کە کەس پێشبینی نەدەکرد. فەرمووی: پارچە قوماشێکم بۆ بهێنن. کاتێک قوماشەکەیان هێنا، بە دەستە پیرۆزەکانی خۆی بەردەڕەشەکەی هەڵگرت و خستێ ناوەڕاستی قوماشەکەوە. پاشان سەیری سەرۆکی هەموو هۆزەکانی کرد و فەرمووی: با سەرۆکی هەر هۆزێکتان گۆشەیەکی ئەم قوماشە بگرێت و پێکەوە بەرزی بکەنەوە. سەرۆک هۆزەکان سەیری یەکتریان کرد. سەرسام بوون بەم بلیمەتیە. بەم شێوەیە هەموو هۆزەکان بەشدار دەبن لە شەرەفی بەرزکردنەوەی بەردەکەدا و هیچ کەسێک لەوی تر کەمتر نابێت. بە خۆشحاڵیەوە پێکەوە قوماشەکەیان بەرز کردەوە تا ئاستی شوێنە ڕاستەقینەکەی. لەو کاتەدا پێغەمبەر درودی خودای لەسەر بێت خۆی پێشی خست، بەردەکەی لە ناو قوماشەکە دەرهێنا و بە دەستەکانی خۆی لە گۆشەکەی کەعبە جێگیری کرد. بەم شێوەیە بە تەنها پارچە قوماشێک و بیرکردنەوەیەکی زێڕین ڕێگری لە ڕووبارێک خوێن کرا و مەککەی لە وێرانبوون پاراست. بەردەڕەشەکە گەڕایەوە شوێنی خۆی و ئاشتی باڵی کێشایەوە بەسەر ناوسەکەدا. بەڵام ئەم ئاشتیە هەمیشەی نەبوو. بەردەڕەشەکە کە ڕەمزی ئاشتی و پیرۆزیە، سەدان ساڵ دوای ئەم ڕووداوە شاید حاڵی یەکێک لە ترسناکترین و قێزەونترین و ڕەشترین ڕۆژەکانی مێژووی مرۆڤایەتی دەبێت. ڕۆژێک دێت کەسانێک دەچنە ناو مەککە، نەک بۆ حەجکردن، بەڵکو بۆ سەربڕینی حاجیەکان. زیاتر لە 30,000 کەس لە دەوری کەعبە سەردەبڕن. خوێن دەگاتە ئەژنۆیان،
تەرمی خەڵک فڕێدەدەنا ناو بیری زەمزەمەوە و پاشان بەردە ڕەشەکە بە بزمار و چەکوش لە کەعبە هەڵدەکەن و دەیڕفێنن. ئەوانە کێبوون کە توانیان جورئەتی کارێکی وا قێزەون بکەن. بەردە ڕەشەکە بۆ ماوەی 22 ساڵ بۆ کوێ برا؟ ئایا ئەو بەردەی دواتر گەڕێنرایەوە هەر هەمان ئەو بەردە بوو کە لە بەهەشتەوە هاتبوو یان بەردێکی ساختەیە؟ خود ئامادە بکە چونکە لەم بەشەدا دەچینە ناو تارێکترین لاپەڕی مێژووی ئیسلامی، ڕفاندنی بەردە ڕەشەکە لەلایەن قەڕامیتەکانەوە. ساڵی 370 کۆچی کاتی حەجە، هەزاران حاجی لە سەرتاسەری جیهانی ئیسلامیەوە بەدڵێکی پڕ لە ئومێدەوە گەیشتوونەتە مەککە. پیاوە و ژن و منداڵ و پیر و گەنج بە دەوری ماڵی خودادا دەسوڕێنەوە. دەنگی نزا و قورئان خوێندن ئاسمانی مەککەی پڕ کردووە. هەموو شتێک ئارامە، کەس ناترسێت چونکە لێرە حەڕەمە. ئەو شوێنەی تەنانەت بڕینەوەی لە قەدارێک شتەیدا حرامە. بەڵام ئەوان نەیان دەزانی کە دوای چەند خولەکێکی تر ئاسمان ڕەنگی سوور دەپۆشێت. لەلایەکی تری بیابانەکەوە سوپایەکی دڕندا بەسەر کردایەتی پیاوێک بە ناوی ئەبوو تاهیری جەنابی بەرەو مەککە پێشڕەوی دەکەن. ئەمانەکێن؟ ئەمانە قەڕامیتەکانن، کۆمەڵەیەکی توندڕە و لادەربوون کە بنکەکەیان لە ناوچەی ئەحسای ڕۆژهەڵاتی سعودیەی ئەمڕۆ بوو. ئەوان پێیان وا بوو حەجکردن زۆرێکە لە بتپەرستی و حەجیان بە درۆ دەزانی. لە ناکاو دەروازەکانی حەڕەم دەشکێنرێن. سوپای قەڕامیتەکان بە ئەسپەکانیانەوە دەڕژێنە ناو گۆڕەپانی کەعبە. بەڵێ بە ئەسپەوە دەچنە ناو پیرۆستترین شوێنی ئیسلام. ئەبوو تاهیری سەرکردیان بە مەستی و بە دەستێکی پڕ لە شمشێری خوێناویەوە لە بەردەم دەرگای کەعبە دەوەستێت. سەربازەکانی دەست دەکەن بە قەسابخانەیەکی بێوێنە. هەر حاجیەک کە لە کاتی تەوافکردندا بوو سەریان دەپەڕان. دەوترێت لەو ڕۆژەدا نزیکەی 30,000 حاجی لە ناو حەڕەم و شەقامەکانی مەککەدا شەهید کران. خوێن وەکو ڕووبار بە ناو حەوشەی کەعبەدا دەڕۆشت و دەگەیشتە ئەژنۆی مرۆڤ. بۆ ئەوەی سوکایەتەکە بگەێنە لووتکە، ئەبوو تاهیر فەرمانیدا تەرمی سەدان حاجی فڕەبدەنە ناو بیری زەمزەمەوە تا سەرچاوەی ئاوەکە پڕ بوو لە لاشە و خوێن. پاشان خۆی بەلوود بەرزیەوە لەسەر ئەسپەکەی پاڵیدایەوە و بە گاڵتە جاڕیەوە شعری دەخوێندەوە و دەیگوت: من لە خودام و خودا لە منە، ئەو دروستکرا و دروست دەکا و منیش لە ناوی دەبم. ئەمانە هەمووی کارە سات بوون، بەڵام ئامانجی سەرەکی ئەبوو تاهیر هێشتا مابوو. چاوەکانی بڕیە گۆشەی ڕۆژهەڵاتی کەعبە بەردە ڕەشەکە. پیاوێکی هێنا کە چەکوشێکی گەورەی ئاسنی پێبوو. فەرمانی پێکرد بەردەکە دەربهێنێت. پیاوەکە بە هەموو هێزی خۆی کێشەی بە بەردە پیرۆزەکەدا، تەنانەت پارچەیەکی لێشکە. پاشان بە چەکوش و بزمار بەردە ڕەشەکەیان لە دیوارەکەی کەعبە هەڵکەن. کەعبە ماڵ وێران بوو، دڵی مەککە دەرهێنرا. قەڕامیتەکان بەردەکەیان خستە سەر پشتی حوشترێک و بەرەو ناوچەی ئەحسا ڕفاندیان. دەوترێت بەهۆی قورسایی و شکۆمەندی ئەم بەردە چل حوشتریان گۆڕیەوە لە ڕێگادا، چونکە پشتیان بریندار دەبوو دەمردن. بیهێنە بەرچاوت بۆ ماوەی 22 ساڵ. بەڵێ 22 ساڵی ڕەبق حاجیان دەهاتن بۆ مەککە تەوافیان دەکرد. بەڵام کاتێک دەگەیشتنە گۆشەی ڕۆژهەڵات لە بری ئەوەی دەست لە بەردەکە بدەن، دەستیان دەخستە سەر بۆشایەکی بەتاڵ و دەگیریان. کەعبە بێبەردە ڕەشەکە وەکو جەستەیەکی بێدڵوا بوو. خەلافەتی عەباسی لە بەغدا هەموو شتێکی پێشکەش کردن. ملیۆنان درهەمیان خستە بەردەمیان تەنها بۆ ئەوەی بەردەکە بگەڕێنەوە. بەڵام قەڕامیتەکان ڕەتیان کردەوە. تا لە کۆتاییدا دوای لاوازبوونی دەسەڵاتیان و مردنی ئەبوو تاهیر لە ساڵی 339 کۆچیدا قەڕامیتەکان بڕیاریاندا بەردەکە بگەڕێنەوە. ئەوان بەردەکان هێنایە شاری کوفە لە عێراق و فڕیاندایە ناو مزگەوتێکەوە لەگەڵ نامەیەکدا کە تێیدا نووسرا بوو: بە توانای خۆمان بردمان و بەخواستی خۆمان گەڕاندمانەوە. بەڵام لێرەدا پرسیارە گەورە و مەترسیدارەکە دروست دەبێت: زانایانی ئیسلام چۆن زانیان ئەمە هەمان ئەو بەردەیە کە ڕفێنرا بوو؟ لە ماوەی 22 ساڵدا دەکرێت سەدان بەردی ڕەشی هاوشێوەیان تاشی بێت بۆ ئەوەی موسڵمانان هەڵبخەڵەتێنن. ئایا ئەو بەردەی گەڕێنرایەوە ڕاستەقینەکەیە یان ساختەکە بوو؟ لێرەدا زانایەکی گەورە کە ناوی عەبدوڵای کوڕی عەکیم بوو وتی: بەردە ڕەشەکەمان دوو نیشانەی شاراوی هەیە کە تەنها خۆمان دەیزانین. یەکەم لە ناو ئاودا نقوم نابێت و سەر ئاو دەکەوێت. دووەم ئاگر هیچ کاری تێناکات و گەرم نابێت. دەوترێت کاتێک بەردەکەیان هێنا تاقیکردنەوەکەیان لەسەر کرد، خستیانە ناو ئاوەوە سەر ئاو کەوت.
خستیانە ناو ئاگرەوە وەک سەهۆڵ ساردمایەوە، بەمەش هەمویان گریان و سوژدەی شکوریان برد کە بەردە ڕاستەقینەکەیە. بەڵام بۆستە با بۆ یەک چرکە وەک زانایەکی سەدەی 21ەم بیر بکەینەوە، بەردێک لەسەر ئاو بکەوێت و نقوم نەبێت، بەردێک کە ئاگر کاری تێنەکات. ئایا لە ڕووی زانستی و زیۆلۆزیەوە شتی وابوونی هەیە لەسەر هەساری زەوی؟ ئایا ئەمە بەڵگە نییە بۆ ئەوەی کە ئەم تەنا بە هیچ شێوەیەک پێک هاتەی زەوی نییە؟ زانایانی ڕۆژ ئاوا و توێژەرانی ناسا و جیۆلۆجیستەکان کاتێک گویان لەم تایبەتمەندیانە دەبێت تووشی شۆک دەبن. ئایا بەردەڕەشەکە نەیزەکێکە لە بۆشایی ئاسمانەوە هاتووە یان زۆرێکە لە شوشەی سروشتی گڕکانی؟ زانستی دەڵێت دەربارەی ئەم خاڵە ڕەشەی کەعبە. با لە باوەشی مێژوو بینە دەرەوە و بچینە تاقیگا زانستیەکانەوە. ئەوەی لەم بەشەی داهاتوودا دەیبیستیت تەواوی بیرکردنەوە دەگۆڕێت. با بۆ چەند خولەکێک عاتیفە و سۆزداری ئاینی بخەینە لایەک، با وەک زانایەکی جیۆلۆزی یان توێژەرێکی ئاژانسی ناسا سەیری ئەم بابەتە بکەین. ئەو وەسفانەی لە مێژوودا بۆ ئەم بەردە کراون لە ئاسمانەوە هاتووە، لە ئاودا نقوم نابێت، ئاگر نایسووتێنێت و گەرم نابێت. ئەم قسانە بۆ پیاوێکی ئاینی معجیزەن، بەڵام بۆ زانایەک ئەمە یەکسانە بە شۆکێکی زانستی. زانایان کاتێک گویان لەم تایبەتمەندیانە دەبێت یەکسەر دەپرسن: باشە پێکهاتەی کیمیایی و فیزیکی ئەم تەنە چییە کە یاساکانی سروش دەبەزێنێت؟ لێرەدا کێشەیەکی زۆر گەورە هەیە. حکوومەتی سعودیا و دەسەڵاتدارانی ئاینی مەککە بە هیچ شێوەیەک و لەژێر هیچ بارودۆخێکدا ڕێگە نادەن تەنانەت 1 گرام لەو بەردا لێ بکرێتەوە بۆ مەبەستی تاقیکردنەوەی و تاقیگەی. ئەم بەردا زۆر لەوە پیرۆسترە کە بەخرێتە ژێر مایکرۆسکۆبەوە، بۆیە هەموو ئەو توێژینەوە زانستیانەی کە کراون پشتیان بەستووە بە بینینی چاو یان ئەو پاشماوە بچووکانەی کە لە سەدەکانی پێشوودا لێی بوونەتەوە. لە سەدەی 19 و 20دا زانایانی ڕۆژ ئاوا دەستیان کرد بە خستنە ڕووی تیۆریە زانستیەکانیان. یەکەم تیۆری و بەهێزترینیان ئەوە بوو کە بەردەڕەشەکە نەیزەکێکە لە بۆشایی ئاسمانەوە کەوتۆتە خوارەوە. زانایان دەیانگوت ئەو ڕاستی کە دەقە ئیسلامیەکان دەڵێن لە ئاسمانەوە هاتووە زۆر بە سادەی ئاماژەیە بۆ کەوتنە خوارەوەی نەیزەکێک لە قوڵای گردوونەوە. هەندێک لە نەیزەکەکان کاتێک بەرگە هەوای زەوی دەبڕن دەسووتێن و ڕەنگیان دەبێتە قەترانیەکی ڕەش. بەڵام بوەستە ئەگەر نەیزەک بێت چۆن لەسەر ئاو دەکەوێت؟ نەیزەکەکان زۆربیان لە ئاسن و نیکڵ پێکهاتون و زۆر قورسن، ڕاستە و خۆک و قوڕقوشم نقم دەبن. لێرەدا تیۆریەکی تر هاتە ئاراوە، تیۆریەک کە دەڵێت ئەمە زۆرێکە لە بەردی گڕکانی بە ناوی پەمیس یان بەردی خەفاف. ئەم جۆرە بەردە گڕکانیە کونیلەی زۆری تێدایە و کێشی هێندە سووکە کە لەسەر ئاو دەکەوێت. بەڵام ئەم تیۆریە شکستی هێنا، چونکە بەردی گڕکانی بەرگەی ئەو هەموو لێدان و چەکوشە ناگرێت کە بە درێژای مێژوو بەردە ڕەشەکە کەوتووە. زۆر زوو ورد و خاش دەبێت لە کاتێکدا بەردە ڕەشەکە سەلماندوێتی کە زۆر ڕقا. لە ساڵی 1980 زانایەکی دانیمارکی بە ناوی ئەلزبێت تۆمسن تیۆریەکی زۆر و ڕوژێنەری خستە ڕوو کە بووە جێگەی سەرنجی هەموو جیهان. ئەووتی بەردە ڕەشەکە نە نەیزەکێکی تەواوە نە بەردی گڕکانیە، بەڵکو پێکهاتەیەکە پێی دەوترێت تەکتایت، واتە شوشەی نەیزەکی. تۆمسن وتی با بگەڕێنەوە بۆ بیابانی ڕەبعولخالی لە نیمچە دوورگەی عەرەبی. لەوێ ناوچەیەک هەیە پێی دەوترێت چاڵەکانی وەبەر. لە کۆندا نەیزەکێکی گەورە لە بۆشایی ئاسمانەوە بەر ئەو بیابانە کەوتووە. بەهۆی گەرمیەکی زۆر لە ڕادە بە دەرەوە کە دروستی کردووە، لمی بیابانەکە تواوەتەوە و گۆڕاوە بۆ پارچە شوشەیەکی ڕەشی زۆر ڕق کە کێشی سووکە و کونیلەدارە، و بەهۆی ئەوەی لە پلەیەکی گەرمی خەیاڵیدا دروست بووە بەرگەی ئاگری ئاسایی دەگرێت. ئەمە وەکو مەتەڵێک وایە کە شیکار کرابێت. وایە توێژینەوەکەی تۆمسن دەیگوت عەرەبەکان ئەم پارچە شوشە نەیزەکیەیان لە بیابان دۆزیوەتەوە و هێناویانەتە مەککە. بەڵام توێژینەوە زانستیە نوێەکان هەموو ئەم تیۆریەی تۆمسانیان خستە تەنەکەی خۆڵەوە. بۆچی؟ چونکە دواتر کە پشکنینیان بۆ تەمەنی چاڵەکانی وەبەر کرد بۆیان دەرکەوت کە ئەو نەیزەکەی بەر بیابانەکە کەوتووە زۆر نوێیە، تەمەنی تەنها چەند سەد ساڵێکە و دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی نزیک. لە کاتێکدا بەردە ڕەشەکە پێش سەردەمی پێغەمبەر ئیبراهیم و نوح واتە هەزاران ساڵ پێش ئێستا لە مەککە بوونی هەبووە، کەواتە زانست گەیشتەوە هەمان خاڵی سفر. جیۆلۆجیستەکان تا ئەم چرکەیە ناتوانن بە دڵنیاییەوە بڵێن ئەم بەردە چییە.
هەندێکیان دەڵێن زۆرێکە لە مرواری یان عەقیقی ڕەش، هەندێکی تریان دەڵێن شوشەی سروشتیە، و زۆر بەشیان بێدەنگیان هەڵبژاردووە و دەڵێن تا لە تاقیگەدا پشکنینی بۆ نەکرێت هیچی لەسەر ناڵین. ئەمە دەمێنێتەوە وەک گەورەترین نهێنی زەوی. بەڵام با شتێکی زۆر سەیرت پێ بڵێم، زۆربەی ئەو کەسانی دەستنە بەردەم کەعبە و سەیری بەردە ڕەشەکە دەکەن، وا دەزانن ئەو چوارچێوە زیویە گەورەیەی دەیبینن هەموو یەک پارچە بەردی گەورەیە. زۆربەی خەڵک پیان وایە کە قەبارەی بەردەکە هێندەی تۆپێکی پێدەبێت، بەڵام ئەگەر زۆر لی نزیک ببیتەوە، ئەگەر ئەو وێنە وردانە ببینی کە بە تازەی و بە کوالەتی 4K بۆی گیراوە، شتێک دەبینیت کە بە تەواوی سەرسامت دەکا. ئەوەی لە ناوەی ئەو چوارچێوەیەدایە هەرگیز یەک پارچە بەرد نییە. ئەی چییە؟ شێوەی شاراوەکەی ناوەی ئەو زیوە چۆنە؟ وە بۆچی بۆ شێوەی لێ هاتووە؟ چۆن دەپارێزرێت؟ خۆت ئامادە بکە بۆ بەشی داهاتوو، چونکە دەچینە ناو قوڵایی چوارچێوە زیوەکەوە و پەردە لەسەر شێوە و فیزیکی ڕاستەقینەکەی لا دەبین. ئێستا با هەموو ئەو مێژووە خوێناویە و تیۆریە زانستیانە لە بیر بکەین، با خۆمان بخێنە شوێنی حاجیە کە دوای هەوڵدانێکی زۆر، دوای ئەوەی بەناوە هەزاران مرۆڤدا خۆی دەپێچێتەوە و پاڵەپەستوویەکی زۆر دەبڕێت، لە کۆتاییدا دەگاتە بەردەم بەردە ڕەشەکە. ئەوەی لە یەکەم نیگادا دەیبینێت چوارچێوەیەکی زیویە کە شێوەی وەکو چاوێکی گەورە و کراوە وایە. ڕەنگە زۆر بەمان وامان زانی بێت کە تەواوی ئەو بۆشایەی ناوەی زیوەکە یەک پارچە بەردی ڕەشی گەورەیە، بەڵام کاتێک ڕوخسارت دەخێتە ناو چوارچێوەکە بۆ ماسکردنی، بۆنێکی زۆر خۆش و بەهێزی میسک و عەمبەر لوتت پڕ دەکا و چاوەکانت ڕاستیەکی زۆر جیاواز دەبینن. ئەوەی لە ناوەی ئەو چوارچێوەیەدایە یەک پارچە بەرد نییە، نەخێر، بەڵکو لە ئێستادا بەردە ڕەشەکە پێک هاتووە لە 8 بۆ 15 پارچەی بچووک. گەورەترینی ئەم پارچانە هێندەی دەنکە خوورمایەکە و ئەوانی تریش بچووکترن. ئەم پارچە بچووکانە بە شێوەیەکی زۆر ورد و هونەریانە لە ناو مادەیەکی ڕەش و قاوەیدا کە وەکو مۆم وایە چەقێنراون و نێژراون. بەڵێ، ڕێک وەکوەوەی بیستت، ئەو ڕووبەرە ڕەشەی کە بەشێکی زۆری ناو چوارچێوەکەی داپۆشیوە و خەڵکی ماسی دەکەن، لە ڕاستیدا مادەیەکی پارێزەرە لە مۆم و بۆن خۆشیەکان، وەک عەمبەر و میسک، دروست کراوە بۆ ئەوەی ئەو چەند پارچە بچووکەی بەردە ڕەشەکە بگرێت و نەیەڵێت بکەونە خوارەوە. بەس بۆچی بەم شێوەی لێ هاتووە؟ وەڵامەکەی لەو مێژووە تاریکەدایە کە باسمان کرد. بەردە ڕەشەکە بە درێژایی مێژوو زۆرترین ئازاری چەشتووە. ئەو چەکوشەی قەڕامیتەکان کێشیان پێیدا بۆ ئەوەی بیرفێنن و هەروەها ئەو ڕووداوانی کە لە سەردەمی ئەمەویەکاندا بەردی منجەنیق بەر کەعبە کەوت و کەعبە ئاگری گرت، هەموو ئەمانە وایان کرد بەردە گەورەکە ورد ببێت. لەگەڵ تێپەڕبوونی سەدەکاندا بۆ پاراستنی ئەم پارچە بچووکانە، پاشا و خەلیفەکان ناچار بوون چوارچێوەی بۆ دروست بکەن. یەکەم کەس کە چوارچێوەی زیوی بۆ بەردە ڕەشەکە دروست کرد عەبدوڵڵای کوڕی زوبەیر بوو لە سەدەی یەکەمی کۆچیدا. لەو کاتەوە تا ئێستا دەیان جار ئەم چوارچێوەیە نوێ کراوەتەوە. چوارچێوەکەی ئێستا کە دەیبینین لە زیوی ساغ دروست کراوە و کێشەکەی نزیکەی 50 کیلۆگرام دەبێت. بەڵام ئایا دەزانی سعودیەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بەردە دەکەن؟ وەک پارچەیەک لە دڵی خۆیان دەیپارێزن، ڕۆژانە چەندین زار بە باشترین زۆری گوڵاو، ئاوی گوڵ و میسکی ڕەسەن دەشۆردرێت و بۆن خۆش دەکرێت. هەر کاتێکش ئەو مادە مۆمیەی کە پارچەکانی گرتووە درزی تێبکەوێت یان کەم ببێتەوە بەهۆی دەستلێدانی ملیۆنان کەسەوە، تیمێکی تایبەتمەند بە وریاییەکی زۆرەوە مۆمێکی نوێی تێکەڵ بە عەمبەر دروست دەکەن و دەیکەنەوە بەسەریدا بۆ ئەوەی بۆ هەمیشە وەکو خۆی بمێنێتەوە. کاتێک سەیری ئەم پارچە بچووکانە دەکەیت، ناتوانیت بیر لەو سەر سوورمانە نەکەیتەوە، چۆن چەند پارچە بەردێکی هێندە بچووک کە قەبارەیان لە مستە کۆڵەیەک تێپەڕ ناکە، توانیویانە ببنە ناوەندی سەرنجی ملیارەها مرۆڤ لە دروستبوونی مرۆڤایەتیەوە تا ئەمڕۆ. چۆن ئەم پارچە بچووکانە توانیویانە شانشینەکان بڕوخێنن، جەنگەکان ڕابگرن و ملیۆنان دڵ بگرێنن. بەڵام لەم خاڵەدا زۆر جار ڕەخنەگرانی ئیسلام و ئەوانەی لە دەرەوە سەیری بابەتەکە دەکەن، پەنجەی تۆمەت درێژ دەکەن و پرسیارێکی زۆر هەستیار دەکەن، پرسیارێک کە ڕەنگە بە مێشکی زۆر کەس داهات بێت. باشە ئەگەر ئیسلام ئاینی یەکتاپەرستیە و دژی بتپەرستیە، بۆچی موسڵمانان بە دەوری بینایەکی بەردیندا دەسوڕێنەوە و دەست لە پارچە بەردێک دەدەن و ماچی دەکەن؟ ئایا ئەمە خۆی لە خۆیدا زۆرێک نییە لە بتپەرستی؟ ئەمە پرسیارێکی سادە نییە،
و وڵامەکەش یەکێکە لە جوانترین و قوڵترین وانە فەلسەفیەکانی مێژووی ئیسلام. ئەو قسە مێژوویە کە هەموو گومانەکان دەڕەوێنێتەوە و حەقیقەتی پەیوەندی نێوان موسڵمانان و بەردەڕەشەکە ڕوون دەکاتەوە. لە دەرەوەی بازنەی باوەڕداران کاتێک مرۆڤێک سەیری دیمەنی مەککە دەکات ڕەنگە شتەکان زۆر جیاواز ببینێت. دەبینێت ملیۆنان کەس بە دەوری بینایەکی چوارگۆشەی بەردیندا دەسوڕێنەوە بە پەرۆشەوە پاڵ بە یەکترەوە دەنێن تەنها بۆ ئەوەی لێویان بەر پارچە بەردێکی ڕەش بکەوێت. لێرەدا زۆر جار ڕەخنەگران و تەنانەت هەندێک لە توێژەرانیش دەوەستن و دەڵێن ئایا ئەمە هەر هەمان بتپەرستێکی سەردەمی کۆن نییە؟ ئایا ئیسلام نەهات بۆ ئەوەی مرۆڤ لە پەرستنی بەرد و دار ڕزگار بکات کەواتە بۆچی خۆیان بەردێک پیرۆز دەکەن و ماچی دەکەن؟ ئەمە پرسیارێکی ڕەوایە گەر لە دەرەوە سیر بکرێت، بەڵام بۆ ئەوەی وەڵامێکی قەنەعەت پێکەر بەدەست بهێنین پێویست ناکە کتێبە فەلسەفیە ئاڵۆزەکان بخوێنینەوە، بەڵکو تەنها پێویستە بگەڕینەوە بۆ سەدەی یەکەمی کۆچی بۆ لای یەکێک لە بەهێزترین و عاقڵترین پیاوەکانی مێژووی ئیسلام، پیاوێک کە ڕۆژانێ خۆی بتی لە خورما دروست دەکرد و دەیپەرست. بەڵێ با بگەڕینەوە بۆ لای عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێت. ڕۆژێک عومەری کوڕی خەتاب لە کاتی خەلافەتەکەیدا هاتە ناو حەڕەم، قەرە باڵغێکە ڕێگەیان بۆ کردەوە. ئەو بە هەنگاوە قورس و شکۆدارەکانی نزیک بووەوە لە بەردە ڕەشەکە. سەیری کرد کەمێک وەستا، هەموو حاجیەکان چاوەڕێ بوون بزانن خەلیفە چی دەکا. عومەر بە دەنگە بەرز و زوڵاڵەکەی کە هەمیشە ترسی دەخستە دڵی دووڕوەکانەوە قسەیەکی کرد کە بوو بە بنەمای تێگەیشتنی ئیسلام بۆ هەموو مادەکانی گەردوون. ئەو ڕووی کردە بەردە ڕەشەکە و وتی ئەی برد، بەخوا من زۆر باش دەزانم کە تۆ تەنها بەردێکی نەسوودت هەیە و نەزیان دەگەیەنیت و ئەگەر نەمدیبایە پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت تۆی ماز دەکرد هەرگیز ماسم نەدەکردیت. پاشان نزیک بووەوە و ماسی کرد. لەم چەند وشە سادەیەدا عومەر تەواوی پرسیارە ئاڵۆزەکەی هەڵوەشاندەوە. ئەو پەیامێکی گەورەی بە جیهاندا موسڵمانان باوەڕیان وایە کە ئەم بەردا هەرچەندە لە بەهەشتەوە هاتبێت و هەرچەندە مێژوویەکی گەورەی هەبێت بەڵام لە کۆتاییدا هەر مادەیە. مادە نەدەتوانێت شیفات بۆ بنێرێت، نەدەتوانێت لە گوناهەکانت خۆش بێت و نەدەتوانێت چارەنووست بگۆڕێ. خوای گەورە تاکە دروستکەر و خاوەنی سوود و زیانە. کەواتە بۆچی ماسی دەکەن؟ وەڵامەکە تەنها یەک وشەیە: خۆشەویستی و شوێن کەوتن. موسڵمان کاتێک لێوی دەنێت بم بەردەوە لەبەر ئەوە نییە کە بەردەکە دەپەرستێت، بەڵکو لەبەر ئەوەیە کە دەزانێت زیاتر لە 1400 ساڵ پێش ئێستا پێغەمبەرەکەی کە زۆرترین خۆشەویستی بۆی هەیە لێوی ناوە بە هەمان ئەو شوێنەوە. ئەوان بە دوای جێپەنجەیەکی پێغەمبەرەکەیاندا دەگەڕێن. ئەمە وەکو ئەو وایە کە تۆ نامەیەکی دایکت یان کەسێکی ئازیزت لە دوورەوە بۆ بێت و تۆ نامەکە ماز بکەیت. ئایا تۆ کاخەزەکە دەپەرستیت؟ ئایا کاخەزەکە پیرۆز دەکەیت؟ نەخێر، تۆ ئەو کەسەت خۆش دەوێت کە دەستی بەر کاخەزەکە کەوتووە. بەردە ڕەشەکەش بۆ موسڵمانان ڕێک ئەو خاڵی بەستنەوەیە کە لێوەی هەست بە نزیکی دەکەن لە پێغەمبەرەکان و لە یادگاریەکانی پێغەمبەر ئیبراهیم و ئیسماعیل. بەڵام ئایا دڵنیایت کە ئەوە کۆتایی چیرۆکەکەیە؟ ئایا بەڕاستی ئەم بەردە تەنها پارچە مادەیەکی بێگانەیە و هیچی تر؟ ئەی ئەگەر پێت بڵێم ئەو بەردەی کە ئەمڕۆ بێدەنگ لە گۆشەی کەعبەدا وەستاوە ڕۆژێک دێت کە هەموو گەردوون تێیدا دەهەژێت، ئەم بەردە چاوی بۆ دروست دەبێت، زمانی بۆ دروست دەبێت و دەست دەکا بە قسەکردن لە بەردەم پەروەردگاری جیهانیان. بەڵێ ناونیشانە گەورەکەی ڤیدیۆکەمان گەیشت. ئایا بەڕاستی بەردە ڕەشەکە لە ڕۆژی قیامەتدا قسە دەکات؟ ئەگەر قسە بکات چی دەڵێت؟ و شایەتی لەسەر کێ دەدات؟ ئایا ڕەنگە شایەتی لەسەر تۆ یان من بدات؟ خۆت ئامادە بکە بۆ مەترسیدارترین و سامناکترین بەشی ئەم ڤیدیۆیە. ئەوەی ئێستا دەیبیستیت موسوور کە بەگیانتدا دەهێنێت. هەموو شتێک کۆتایی دێت. خۆر تیشکەکەی لە دەست دەدات و دەپێچرێتەوە. ئەستێرەکان لە ئاسمانەوە هەڵدەوەرن. چیا گەورەکان وەکو خوریشی تاڵکراویان لێ دێت و زەریاکان دەبنە ئاگر. زەوی دەگۆڕێت بۆ زەویەکی تر و ئاسمانەکانیش بە هەمان شێوە. ئێمە ئێستا لە دەرەوەی کات و شوێنین. ئێمە لە گۆڕەپانی مەحشەرین. ڕۆژی دوای بیهێنە بەرچاوت ملیاران مرۆڤ لە ئادەمەوە تا کۆتا مرۆڤی سەرزەوی هەمویان بەڕووتی و پێخاوسی وەستاون. بێدەنگیەکی هێندە ترسناک باڵی کێشاوە کە تەنها دەنگی ترپەی دڵەکان و هەناسە بڕکەی خەڵکەکە دەبیسترێت. هەموو کەسێک چاوەڕێی دادگایی کردنە. چاوەڕێی ئەوەیە بزانێت چارەنووسی بەرەو کوێ دەچێت، بەهەشتی نەمری یان ئاگری دۆزەخ. لە ناوەندی ئەم ترسە گەورەیەدا کاتێک پەروەردگار دادگاکەیدا دەمەزرێنێت
شایەت حاڵەکان بانگ دەکرێن، پێغەمبەران شایەتی دەدەن، فریشتەکان شایەتی دەدەن، بەڵام لە پڕ شایەت حاڵێک دەهێنرێتە پێشەوە کە نە فریشتێ و نە مرۆڤ، شایەت حاڵێک کە هەموو گۆڕەپانی مەحشەر سەرسام دەکات. بەڵێ ئەوە بەردەڕەشەکەیە. بەڵام بوەستە ئەمە چییە؟ شێوەی وەک جاران نەماوە. ئەو بەردە بێدەنگەی کە بۆ هەزاران ساڵ لە گۆشەی کەعبەدا دانرابوو، ئەو بەردەی کە قەڕامیتەکان بە چەکۆش لیان دەدا و بێدەنگ بوو، ئەو بەردەی کە ملیۆنان مرۆڤ فرمێسکیان بەسەردا دەڕشت، ئێستا گۆڕاوە. پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێت لە فەرموودەیەکی ڕاست و دروستدا کە ئیبن عەباس دەیگێڕێتەوە، گەورەترین و سامناکترین نهێنی ئەم بەردە ئاشکرا دەکات و سوێن دەخوات. سوێن بەخوا، خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا ئەم بەردە زیندوو دەکاتەوە و دەیگێڕێتەوە. لە کاتێکدا دوو چاوی دەبێت کە پێیان دەبینێ و زمانێکی دەبێت کە پێی قسە دەکا و شایەتی دەدات بۆ هەموو ئەو کەسانەی کە بە حەق و دڵسۆزیەوە دەستیان لێداوە. تۆ تێدەگەیت ئەمە مانای چییە؟ مانای وایە ئەو بەردە تەنها مادەیەک نەبووە کە تۆ دەستت لێدابێت، ئەو بەردە کامێرایەکی ئیلاهیە لەو ساتەی کە لە بەهەشتەوە هاتۆتە خوارەوە تا ڕۆژی قیامەت تۆماری هەموو ئەو دەستانەی کردووە کە بەر ڕووی کەوتون. دوو چاوی بۆ دروست دەکرێت، چاو گەلێک کە دەتوانن جیاوازی بکەن لە نێوان ئەو کەسەی کە بە عیشق و باوەڕە و دەستی لێداوە لەگەڵ ئەو کەسی کە تەنها بۆ ڕیاکاری و خۆدەرخستن ماسی کردووە. زمانێکی پاراوی بۆ دروست دەکرێت. بیهێنە بەرچاو لە ناوەڕاستی مەحشەردا، کاتێک تۆ لە ترسی گوناهەکانت دەلەرزیت و پێویست بە یەک چاکێ بۆ ئەوەی ڕزگارت بێت، لە پڕ دەنگێک لەم تەنە ئاسمانیەوە بەرز دەبێتەوە. بانگی ناوەکەت دەکات و دەڵێت: ئەی پەروەردگار، من شایەتی دەدەم ئەم بەندەی تۆ فڵانی کوڕی فڵان لە ساڵی فڵان و لە ڕۆژی فڵاندا سەدان هەزار کیلۆمەتری بڕی ماڵ و منداڵی جێهێشت، بەناو گەرمای بیابان و پاڵە پەستۆی خەڵکەکەدا هات، تەنها بۆ ڕەزامەندی تۆ لێوی نابەمنەوە. ئەی پەروەردگار لێی خۆش بە. ئەمە ئەو خەڵاتە گەورەیە کە ملیۆنان موسڵمان بە درێژای مێژوو بە دوایدا وێڵن. ئەو شایەت حاڵەی کە قسەکەی لە دادگای ئیلاهیدا ڕەت ناکرێتەوە، چونکە پارچەیەکە لە خودی بەهەشت. بەڵام با پرسیارێکی زۆر مەترسیدار بکەین، پرسیارێک کە ڕەنگە کەس نەیەوێت بیری لێ بکاتەوە. ئەگەر بەردەڕەشەکە شایەتی بۆ ئەوانە بدات کە بە پاکی دەستیان لێداوە، ئایا دەکرێت شایەتیش لەسەر ئەو کەسانە بدات کە سوکایەتیان پێکردووە؟ ئایا دەزانیت لەو ڕۆژەدا کاتێک ئەبوو تاهیری قەڕامتی، ئەو پیاوەی کە بە چەکوش لە بەردەکەیدا و ڕفاندی، کاتێک دەهێنرێتە مەحشەر، بەردەڕەشەکە بەو چاوانەیەوە چۆن سەیری دەکات؟ ئەی ئەو کەسانەی کە لە کاتی تەوافکردندا ئازاری خەڵکی دەدەن و پاڵ بە پیر و پەککەوتەکانەوە دەنێن تەنها بۆ ئەوەی خۆیان بگەێنە بەردەکە، ئایا بەردەڕەشەکە بە زمانی حاڵ پێیان ناڵێت ئێوە بۆ ماسکردنی من ئازاری بەندەکانی خواتاندا؟ ئەمەیە ئەو نهێنیەی کە زۆربەی خەڵک لی بێ ئاگان. ئەو بەردە پارچەیەک یاقوتی زیندووە کە لەم جیهانەدا خراوەتە ناو قاڵبێکی بێدەنگەوە، بەڵام لەو جیهانەدا دەبێتە گەورەترین پارێزەر یان گەورەترین سکاڵاکار. گەشتەکەمان خەریکە دەگاتە کۆتایی. لە سەردەمی ئادەمەوە و لە دڵی بەهەشتەوە دەستمان پێکرد، بەناو لافاوەکەی نوح و دەستەکانی ئیبراهیمدا تێپەڕین. شاید حاڵی ڕشتنی خوێنی قەڕامیتەکان بووین، لە تاقیگەکانی زانستدا گەڕین و لە کۆتاییدا لە گۆڕەپانی قیامەتدا وەستین. چیتر ماوە بیڵین دەربارەی ئەم بەردا کە نەمانوت بێت. ئێستا ئەو پەیامەتان پێدەدەین کەوا دەکات هەرگیز وەک جاران سەیری هیچ بەردێک، هیچ مرۆڤێک و هیچ چیرۆکێکی مێژووی نەکەی. کۆتا ساتەکانی ئەم دیکۆمنتاریە پڕ دەبێت لەو حکمەتەی کە بۆی دەگەڕین. مەڕۆن، کۆتایی چیرۆکەکە لێرەدایە. گەشتێک کە لە باخچەکانی بەهەشتەوە دەستی پێکرد، بەناو شەپۆلە ترسناکەکانی لافاوەکەی نوحدا تێپەڕی، لە تاریکای دڵی چیای ئەبوو قوبەیزدا پارێزرا، بەدەستە پیرۆزەکانی ئیبراهیم و ئیسماعیل دانرایەوە، بە عەقڵ و دانایی موحەممەد لە خوێن ڕشتن ڕزگار کرا، بە چەکوش و شمشێری قەڕامیتەکان بریندار کرا و ڕفێنرا، لە تاقیگەکانی زستاندا بوو بە مەتەڵێکی هەڵنەهێنراو و لە کۆتاییدا لە گۆڕەپانی قیامەتدا وەک شایەت حاڵێک بە چاو و زمانەوە بینیمان. کاتێک بە قوڵی بیر لەم چیرۆکە دوور و درێژە دەکەینەوە، تێدەگەین کە بەردەڕەشەکە تەنها پارچە بەردێک نییە بۆ ئەوەی خەڵکی بێن و تەنها ماسی بکەن و بڕۆن، بەڵکو ئەم بەردە ئاوێنەیەکە کە مێژووی تەواوی مرۆڤایەتی تێیدا ڕەنگی داوەتەوە. سیر بکە چۆن ئەم بەردا چیرۆکی ناخ و دەرونی ئێمە دەگێڕێتەوە. کاتێک مرۆڤەکان بێگرد و پاک بوون،
ئەو لە شیر سپیتر بوو، بەڵام کاتێک نەوەکانی ئادەم نوقمی تاوان و خوێن ڕشتن بوون ئەویش ڕەش و تاریک بوو. کاتێک مرۆڤەکان کەوتنە ململانێ لەسەر دەسەڵات ئەویش ڕفێنرا و پارچە پارچە کرا. ئەم چەند پارچە بچووکەی کە ئەمڕۆ لە ناو ئەو چوارچێوە زیوەدان تەنها شوێنەوارێکی مێژووی نین، ئەوان بەڵگەی زیندون لەسەر ئەوەی کە جیهانی ئێمە بەم هەموو کێشە و جەنجاڵیەوە گرێدراوی جیهانێکی ترا کە زۆر لەمە گەورەترە. زانست هەرچەندە پێش بکەوێت و هەرچەندە ئامێرەکانی توێژینەوە ورد بن، هێشتا لە ئاست نهێنیەکانی ئەو گەردونەی کە خودای گەورە دروستی کردووە زۆر بچووک و دەستەوەستانە. ئەو بەردەی کە نەیزەکێکی ئاسایی نییە و لەسەر ئاو دەکەوێت و ئاگر نایسووتێنێت، هەمیشە وەکو پرسیارێکی گەورە لە بەردەم زانستی مادیدا دەمێنێتەوە. پێمان دەڵێت ئێوە هێشتا زۆر شت هەیە نایزانن. ئەمڕۆ کاتێک سەیری هەر ڤیددیوەک یان وێنەیەکی کەعبە دەکەی، چیتر بەو چاوەی جاران سەیری مەکە. کاتێک دەبینیت ملیۆنان کەس فرمێسک دەڕێژن و لەناو ئەو قەرەباڵغیە ترسناکەدا دەست درێژ دەکەن بۆ ئەو خاڵە ڕەشە، بزانە کە ئەوان دەست درێژ دەکەن بۆ پەیوەندیکردن بە ڕەگ و ڕیشەی ئاسمانی خۆیانەوە. بزانە کە ئەوان دەیانەوێت پەنجەمۆری خۆیان لەسەر ئەو کامێرا ئیلاهیە جێبهێڵن کە ڕۆژێک چاوی بۆ دروست دەکرێت. لێرەدا و لە کۆتایی ئەم گەشتەدا پرسیارێک جێدەهێڵم بۆ تۆ، پرسیارێک کە دەمەوێت بۆ ماوەیەکی زۆر لە مێشکتدا بمێنێتەوە و لە کاتی خەوتندا بیری لێ بکەیتەوە. ئەگەر ئەو ڕاستیە حاشا هەڵنەگیرە قبول بکەین کە ئەم بەردە لە ڕۆژی دواییدا زیندوو دەبێتەوە و قسە دەکات، و ئەگەر وا دابنین کە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان تۆش بچیتە مەککە و دەست بەر ئەو بەردە بکەوێت، پێ دوایە کاتێک لە گۆڕەپانی مەحشەردا چاوەکانی دەکرێنەوە و ڕاستە و خۆ سەیری ناو چاوەکانت دەکات، چی دەڵێت؟ ئایا دەبێتە پارێزەرێک بۆت لە بەردەم پەروەردگاردا و دەڵێت خۆی ئەمە بە دڵێکی پاکەوە هاتە لام، یان دەبێتە شاید حاڵێک لەسەر ئەو تاوان و هەڵانەی کە لە ژیانتدا کردوتن و ناخت پێیان پیس بووە؟ بەردە ڕەشەکە لەوێیە، بێدەنگە، بەڵام چاوەڕێە و کاتیش بە خێرایی تێدەپەڕێت. بەڕێزان و هاوڕێیانی ئازیز، گەیشتینە کۆتایی ئەم راپۆرتە دیکۆمنتارێت درێژ و پڕ لە نهێنیە. هیوادارم توانی بێتمان پەردە لەسەر ئەو زانیاریانە لا بدەین کە ڕەنگە پێشترە هەرگیز نەتان بیست بێت. ئەگەر ئەم گەشتتان بەدڵ بوو دەتانەوێت بەردەوام بین لە ئاشکراکردنی نهێنیە گەورەکانی مێژوو، ئاین و گردون، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکە چالاک بکەن بۆ ئەوەی هیچ ڤیدیۆکانمانتان لە دەست نەچێت. لایککردنی ڤیدیۆکە و بڵاوکردنەوەی بۆ هاوڕێکانت گەورەترین پشگیریە بۆ ئێمە تا بەردەوام بین لە بەرهەمهێنانی کاری لەم شێوەیە. و لە کۆتاییدا دەمەوێت لە کۆمنت بۆم بنووسی سیرترین و شۆکهێنەرترین زانیاری کە لەم ڤیدیۆدا بیستت کامە بوو. ئایا پێشتر دەتزانی کە بەردەڕەشەکە لە ڕاستیدا چەند پارچەیەکی بچووکە و یەک پارچەی گەورە نییە؟ چاوەڕێی کۆمنتەکانتان و هەوڵ دەدەم بیان خوێنمەوە و وڵامتان بدەمەوە تا ڤیدیۆیەکی تر و نهێنیەکی تری گەورەتر لە ئامانەتی خوددادا بن و کاتێکی شاد.